بە ئامادەبوونی نوێنەری زانکۆکانی هەولێر و ڕێکخراوە مەدەنیەکان یەکەمین دیداری زانکۆکانی هەولێر کە لەلایەن ڕێکخراوی چاوی زانکۆ سازکرا بوو بەڕێوە چوو. ڕێکخەریکی دیدارەکەش دەڵێت ئامانجیان ئەوەیە لە داهاتوو زانکۆکانی هەرێم و کوردستان وەکو ناوەندێکی بڕیا ڕۆڵی خۆیان ببینن. ئەم دیدارە بۆ بەیسکردنی ڕۆڵی زانکۆ لە ژیانی گەشتیدا چۆن ڕۆڵی زانکۆ بەهێز بکەین لە دەرکردنی بڕارە سیاسیەکان و ئەو بڕیارانێک کە بڕیاری استراتیژین کە پێویستە زانکۆ ڕۆڵی هەبێ و چۆن زانکۆکان وا لێ بکەن کە پێکاتەکانی ناو زانکۆ بەشداری پێ بکە. بۆ نمونە ئێمە لەم چارچێوە پرۆژەی یاسایی دیاریکردنی قوتابیان و خوێندکارانمان دیاری کردووە کە ئەمە ئێستا لە پەرلەمانی کوردستان و لە قۆناغی لۆبیکردنە و کۆی ئەم دیدارانە بۆ بەرزکردنەوەی ئاستی کواڵیتیە. مامۆستایەکی بەشداری دیدارەکەش دەڵێت زانکۆکانی هەرێم لە ئێستادا توانای کاریگەری و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیان نییە چونکە کەسانی ئەکادمی و پسپۆڕ لە نێو زانکۆکاندا ڕۆڵیان پێنادرێت. باوەڕم وایە زانکۆ وەکو نەخۆشخانەیەک وایە بۆ وڵات کە هەموو کێشەکانی وڵات کێشەی سیاسی ئابووری کۆمەڵایەتی زانستیەکان دەبێ ببرێنەوە لە زانکۆدا چارەسەر بکرێن. کاتێک ئەم نەخۆشخانەیە مختبەری پێویستی نەبێت کادری پێویستی نەبێ احتیمامی پێویستی پێ نەدرێ ئەم نەخۆشخانەیە ناتوانێت ئەو ئەرکە جێبەجێ بکە و کاتێک ئەگەر نەخۆش نەیەوێ بچێتە نەخۆشخانە بۆ ئەوی چارەسەر ببێ دیسان ئەو نەخۆشخانە ناتوانێت بە زۆر بێت بە دوای نەخۆشەکە و بیبا چارەسەری بکە. زانکۆش بە هەمان شێوە کاتێک کە حکوومەت ئامادەنی کێشەکانی بەرێتە زانکۆ و کاتێک کە کۆمەڵگاش هەر ئامادەنی کێشەکانی بەرێتە زانکۆ و کاتێک زانکۆ بۆ خۆشی دنیایە گرفتی هەیە کەواتە ئەمە وا دەکا کە زانکۆ بۆ ڕۆڵە هەڵنەسێکە هەیە. قوتابیان و خوێندکارانیش ناڕەزایەتیان لە دەستێوەردانی بەردەوامی حزبەکانی دەسەڵات هەیە کە بەردەوام لە بۆنە و ئاهەنگەنەتەوەیەکانیش کەسانی حزبی دەهێنرێن بۆ نێو زانکۆکاندا. کێشەی ئەوەی کە حزب ئایا کێشەیە یان چارەسەرە لە بەدڵنیاییەوە کێشەیە هەموو ستراکچەر و هەیکەلەی زانکۆ و حزب دایدەنێ لە وڵاتی ئەوە واقعەکە ئەمە ناتوانین لێهێرن. ئەوانیش ناتوانن بەکاری خۆیان هەستە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی فێرخوازانی ناو زانکۆ بکەن چونکە ئەوان هەمووی دەم وا تێگەیشتوونە کە ئەوان لەوێن بۆ ئەوەی نوێنەرایەتی لایەنێکی پەیوەندیدار بە خۆیانەوە بکەن. ئەوە خۆی لە خۆیدا هەڵەکە لێرەیە کارجێڕی زانکۆ حزبیان حزبینی ئەوە پێویست بە وەڵامی من ناکە ئەوە واقعە لێرە چێ دایدەنێ و لەولا چێ دادنێ و لەلایەکی دی چێ دایدەنێ و ئەوانیش بە ڕاستەخۆبی یان ناڕاستەخۆبی پاڵپشتی لەولایەنە دەکەن کە ئەوانی دانایە. ئەوەش ڕێگە خۆشکردی بوونەوەی کە ئەوان نەتوان خزمەتێکی ڕاستەقینەی فێرخوازان بکەن و خزمەتی لایەنێکی پەیوەندیدار بکەن و بە ئەجێندای لایەنێکی پەیوەندیدار بجوڵێن. 5 ساڵ لە زانکۆ خوێندم بۆ قوتابی کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین بووم. ئەمە ناتوانم برێم یادێکی حزبی کرایتەوە بزار حزبی بەڵام هیچ یادێک بەدەر نەبوو لەوەی کەسانێکی حزبی بێن شریتی کرانەوەی فستیڤال بی یان ئاهەنگی یەکتر ناسیم. زانکۆکانی هەرێمی کوردستان هاوشێوەی تەواوی دامەزراوەکانی دیکە لەلایەن یەکێتی و پارتیەوە کۆنتڕۆڵ کراون و کەسانی حزبی بۆ بەڕێوەبردنیان دادەندرێت. ئەوەش وای کردووە ئاستی زانستی زانکۆکان لە ئاستی چاوەڕوان کراو نەبێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.